ڕۆژ بە ڕۆژ بێباکیەکانی حکوومەتی هەرێم ژیانی خەڵکی کوردستان زەحمەتتر دەکات. دەسەڵاتدارانی هەرێم بە تەواوی چاویان لە ئاست هاوڵاتیان بەتایبەت هەژاران و نەداران داخستووە و تەنانەت لە مانگی ڕەمەزانیشدا ناتوانن هاوشێوەی حکوومەتی ناوەندی، هاوکاری و پێداویستی و خواردنی ڕۆژانە بەسەر هەژاران و کەم دەرامەتان دابەش بکەن. لە ئامادەنەبوونی حکوومەتی هەرێم و بێباکیەکەیدا بەرامبەر هەژاران ئەرکی لاواننەوە و هاوکاریکردنی کەم دەرامەتان کەوتۆتە سەرشانی خێرخوازان و ڕێکخراوە خێرخوازیەکان. لەو چوارچێوەیەشدا بەشی خێرخوازی مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری سەبەتەی خۆراکی ڕەمەزانی پێشکەشی زیاتر لە 250 خێزانی دەڤەری گەرمیان کرد. بەناوی خوای بەخشندە دیار ئێمە وەکو کۆمەڵی دادگەری لە سەرانسەری هەرێمی کوردستانە کە ئیش و کاری ئێمە لە دوو جۆر پێکاتەوە لە سیاسەت و لە خێرخوازی. ئێمە ئەمڕۆ لە گەرمیانەوە پێشتریش لێرە توانیمانە تقریبا نزیکەی 250 ماڵهەتی و فەقیر وانە کۆکەین لێرە و هاوکاری و خواردن دابەشکێنە سەریانە و ئەمانەی کە ئێمە شەکەن یەکەم جار و دووەم سێوم جار نییە. ئێمە ئامادەین هەموو کاتێک ئەو خواردنە دابەشکەین سەر و فەقیر و بێوەکانە، بەڵام لە کاتێکشە ئەمەی کە ئێمەگەن حەقەت ئیشی حکوومەتی هەرێمی کوردستانە نە کۆمەڵە خێرخواز و حزبەکان، بەڵام ئێمە بە پێچەوانی ئەوانەوە لە کاری سیاسی خۆمانە و لە کاری خێرخوازیمانشە ئامادەین هەموو کاتێک ئەوانەی کە کۆیەکەین و لە مانگی ڕەمەزانی پیرۆزە و غەیری ڕەمەزانیش بۆی دابەشکێن سەر ئەو فەقیر و بێوەکانە و ئێمە لە خزمەتیان هەبین. ئەمە لە کاتێکدایە داهات و خێروبێری ئەم هەرێمە بۆ کەمینەیەکی حزبەکانی دەسەڵات دەڕوات و ئەوانیش بە هیچ شێوەیەک و لە هیچ کاتێکدا ئامادەنین دەستگیرۆیی خەڵکەکەیان بکەن. هاوڵاتیانیش بۆ بەڕێکردنی ژیانی ڕۆژانەیان چاویان لە دەستی کەسانی خێرخوازە بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانیان. خوای گەورە چاکەی چاکەکاران بنووسێت، خوا لێتان بکەوە زیاد، خوا و کەسانە بخاتە بەر ڕەحمەتی خۆی یارمەتی خەڵکی فەقیرەدا، خەڵکی بێدەرامەتەدا، هەژار هەتی و سوپاسی کەناڵەکەیشتانەکەین. بەڕاستی سەرمانتان هێوە خزمەتی خەڵکەکەن، خۆزگا حیزبەکانی تر وەکو ئێوە خزمەتی خەڵکیان بکرێ نەیان کردیە. وەڵڵای حکومەت ئێمە خەڵکێکی زۆر لەم کوردستانە فەقیرە، یارمەتی خەڵکی فەقیر بدات، بایا بێت هەر لە عەقڵ بە بایعەکەمان پێ بدا باشترە بۆ بایعەکەمان پێ بدا بژین پێ هەر باشە چەند مەوادێکە و ئەوڕێ لە خەڵکی فەقیر بداتەوە حکومەتە. بەڕاستی حکومەتداری وا ناکری، کۆمەڵی خەڵک ئەی خوا بە ناخۆ کۆمەڵێکی فەوتیاوە و هاواری لای خوای لای کەس ناگەیە، بەس خوای گەورە هاواری لای خوای گەورەگەیە، کۆمەڵێکشی ئەی خوا ئینسان یعنی حکومەتەکە یەکسان سێری خەڵک ناکات. وەڵڵایەکی ئەوەکمان ئیسە کوڕم نییە، پیاوم نییە، موچەم نییە، لێوەژنانەیە گەمبی 8 ساڵە بڕیایە، ئیدی پیاوەگەم قەڵبۆ بۆ لە سیارە، موچەی نییە، دوو کچم هەیە دادە جوانە ئەزانێ من ئەوەڵ خوا و دووەم ئێوە و ئەم ڕێکخراوە دەستخۆشیدان لێەکەم لە خوای گەورە داواکارم حتامانە سەربەست دنیا و قەیامەت بن. ئیدی ئێمە یعنی دڵ یەتیمی پێ خۆشەکەین، خوای گەورە دڵدان خۆش بکات، زۆر لێدان ڕازیم، خوای گەورە لێدان ڕازی بێ. وەکو من ئیسە کچن چۆن نەتوانم عیشیان پێ بکەم، ناتوانم بچنە عیش کوڕنێن حالێوی ئیتر باوگیانی شراتبیانە خۆم شراتبم نییە، ئەوەڵ خوا و دووەم ئێوە، یعنی وا دڵیان پێ خۆشەکەم، حسەکەم باوگیان تێدۆ، حسەکەم کوڕەکەم لە عیش تێدۆ، کاتی دادە جوانە تەلەفۆنەکە ئیتر دڵیان خۆشەوێ زۆر کەرپەلی پێسێنم، ئەو شتێک گەرێکیانە پێسێنم. هاوڵاتیان پێیان وایە حکوومەتی هەرێم و کاربەدەستان هێندەکەم تەرخەمن بەرامبەریان بە چاوی بەرپرسیارەتی و هەستێکی مرۆڤدۆستانە تەماشایان ناکەن و وەکو کەسانێک کە موڵکی ئەم هەرێمە نەبن لێیان دەڕوانن، نەک هاوکاریان ناکەن، تەنانەت ماف و موچەکانیشیان لە کاتی خۆیدا پێنادەن. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.